هەروەکو ئاگادارین لە چەند ماوەیەکی پێشوو پەلامار وە هێرشی زۆر کراوەتە سەرخاکی کوردستان لەلایەن چەندین وڵاتی دەرەکیەوە. پێویستە تەواوی لایەنە سیاسیەکانی باشووری کوردستان یەک دەنگ و یەکریز و هەماهەنگ بن بەوەی کە بتوانن جوابی ئەم پەلامارانە بدەنەوە. نابێ ئێمە لێرە بەرژەوەندی حیزبایەتی یا لایەنێک لە نەزەر بگرین. دەبێ هەمومان هاودەنگ بین، هاوڕابین لەسەرەوەی کە چونکە بەرژەوەندی تاک دەچێتە ژێر سوال و هەموو ئەحزاب و لایەنە سیاسیەکان لە سەرەتاوە لە ئەولەویەتدا مەسئول و بەرپرسن لە قیبالی بەرژەوەندی تاکەکان و ئەو کەسانی کە کۆمەلگا پێکدێنن. من پێم وابێت لێرەدا ئەگەر هاوڕیز بن و هەماهەنگ بن باشترین پرۆسەیان هەڵبژاردووە بۆ ڕوبەڕوو بوونەوە بەو گوشارانەی کە ئەو فشارانەی کە لایەنە سیاسیە دەرەکیەکان لەسەر باشووری کوردستان هەیە. بەداخەوە هەر هێرشێک کە بێتە سەر هەرێمی کوردستان زەرمەندی یەکەم هاوڵاتیەکانن، هاوڵاتیانی هەرێمی کوردستانن بە دەرەجە یەکەم. بۆیە من پێم وایە یەکڕێزی لایەنە سیاسەکان بە هەموو لایەنەکانە و بە هەموو پارچەکانەوە ئەبێتە هۆی ئەوەی کە جارێکی تر ئەوان نەتوانن ئەو دەستدرێژە بکەنە سەر هەرێمی کوردستان و ڕێگرێ بێ. بەڵام بەداخەوە نە حکوومەتی عێراق توانێتی وەکو پێویست، نە حکوومەتی هەرێمیش توانێتی، بەڵام خۆی بە دەرەجەی یەکەم ئەرکی حکوومەتی عێراقە کە بتوانێت سنوورەکانی خۆی بپارێزیە و بتوانێت ئەو هێرشەی ڕابگرێت کە لە دێتە سەر هەرێمی کوردستان بە هەر بیانوێت بێ. ئەمە وای کردووە کە هەرێمی کوردستان لە باتی ئەوەی چەکدارەکانی پارتە سیاسیەکان مەزاحی بن و قوربانی بن، خەڵکی گوندەکان قوربانین زیاتر. بۆیە من پێم وایە هەموو یەکڕیزیەک، هەموو یەکگرتنێک، هەموو لێک تێگەیشتن و گفتوگۆیەک ئەبێتە هۆی پارێزگاریکردنی هەرێمی کوردستان، پارێزگاریکردنی هاوڵاتیان.